دیارە ئەو خێزانانەی کە زۆرترین کێشە و گرفتیان هەبووە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی خۆراکی ئەلکترۆنی ئەوەیە کە یەکێک لە ئەندامانی خێزانەکەیان لە دەرەوەی وڵات بوونە جاکاتێک ئەو پاسۆرد و ژمارانەیان بۆ ناردوون بۆ دەرەوەی وڵات ڕاستەوخۆ سیستەمەکە بلۆک بووە لە لای ئەوان و کێشیان بۆ دروست بووە زۆرترین گرفتەکان کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەو گرفتەیە جامە لەسەر ئەو بابەتە دەمەوێت لەگەڵ میوانەکەم قسە بکەم بۆی بزانم ڕێگا چارە چییە کەی دەتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن بە تایبەتی کە ڕوبەڕووی ئەو خێزانانە بووتەوە لەگەڵ کاکسیاوان قادر بەڕێوەبەری گشتی پسولەی خۆراکی هەولێر قسە دەکەم کاکسیامان سڵاوت لێبێ پێم بڵێ ئەو گرفتە کە زۆر خەڵک پرسیار دەکا بۆ بلۆک دەبێتن و ینی کێشەیەک هەیە لە سیستەمەکە یاخود ئەوەیە کە تەنها ئەوانەی کە لە دەروی وڵاتن ئەو کێشیان بۆ دروست بووە بەڵێ پێش هەموو شتێک حەزەکەمەوە بۆ ڕاستکەمەوە بەڕێوەبەری ڕێخستنی پشلەی خۆراک نەک بەڕێوەبەری گشتی بەنسبەت بلۆکردنی پشلەی خۆراکی و هاوڵاتیانێک کە ئەپدەیتیان نەکردووە هەموو ئەوانە دەگرێتەوە کە ئەپلیکیشنەکەیان دانەبەزاند و نەچوونەتە ناو بەرنامەکەی و وێنەی خۆیان و وێنەی کارتی نیشتیمانیەکان نەناردووە بێگومان پسولەکانیان ڕادەگیرێ واتە بلۆک دەکرێت ئەوانەی لە دەرەوەی وڵاتن بە هەمان شێوە پسولەکانیان بەشە ڕاگیراوە بەشە ئارد و خۆراکیان ڕادەگیرێ لەو مانگەی کە ئار لەسەر سیستەمی ئەلکترۆنی و لەسەر داتا و زانیاریەکانی مانجی هەشت دابشکرا لێ خەڵکێکی زۆر بەشە ئاردیان سڕابەوە چونکە ئەو سیستەمە بۆ خۆی مربوطە بە GPS-ەوە بۆ نموناگەر خێزانێک کەسێک یاخود یەکێ لە ئەندامانی خێزانیان لە دەروی وڵات بیەگە لینچیشیان بۆ نردبی ئەو کەسە هەر بلۆک دەکرێت چونکە بەپێی GPS-ەکەەوە دەزاندرێ و لوکیشنی ئەو وڵاتە پیشان دەدا کە ئەو کەسە لی دەژی بۆیە بەشە خۆراکەکەی ئەو کەسە ڕادەگیرێتن بەڵام بەنسبەت چارەسەرکردنی ئەوانە لە دوای یەکینەوە گشت مامەڵەی هاوڵاتیان دەکرێتەوە خزمەتگوزاری مامەڵەی هاوڵاتیان ئەکتیڤ دەکرێت هەر هاوڵاتیە کە گەڕایەوە دەتوانی بەشە خۆراکەکەی خۆی ئەپدەیت بکاتن هەر لە هەمانە و ئەپلیکیشنەی کە ئێستا هەیە و خەڵک کاری لەسەر دەکات زۆر باشە تاوەکو ئێستا پرۆسەکە لە هەولێر سەتا چەندی تەواو بووە و سەتا چەندی هاوڵاتیان فۆرمی خۆراکیان کردوتە ئەلکترۆنی بڵێ 1970 خەڵکی پارێزگای هەولێر پشلەی خۆراکەکانی ئەپدێت کردو و سەرکەوتوش بوونە و بەشە خۆراکی خۆشیان وەردەگرن دەتوانین برێن لە کۆی 1,984,000 کەس 1,741,000 کەس ئەپدەیتی کردووە و هیچ کێشەیەکیشی نییە و بەشێکیش لەوانەی کە کێشەی و گرفتیان هەبوو ئێمە بە نووسراوکە بەرزمان کردوێتەوە بۆ وەزارەتی بازرگانی عێراق بەشێکیان چارەسەر کراون بەشێکیان ماون ئەوانەی کە کێشە خێزانیەکانەوانەی جیابوونەتەوە نامەیان بۆ دێ بەڵام لە نامەکە پاسوەردی لەسەر نەبوو دەبێت پاسوەردەکە لە بۆ هاوڵاتی بگەڕێتەوە بۆی دووبارە خۆی ئەپدێت کا و خۆی ئیزافە کاتەوە لە پسولەی خۆراکەکە بۆی نووسراومان کردێ بۆی ئەو کێشەش چارەسەر بکرێ بەڵێنیان داوە لەو هەفتەیە کە گشت ئەو کێشانە چارەسەر بکەن و ئەو هاوڵاتیانە کە بێبەش بووبوون لە بەشە خۆراک و تەواجودیان لێرە لە هەرێمی کوردستان هەبوو دووبارە ناویان دەگەڕێتەوە و دەتوان بەشە ئارد و خۆراکی خۆیان وەربگرن دەستەکات خۆش بە کاکسیان بەڵێ هاوڕێ ئەوە جێبیست بوو ئەمە زانیاریەکان بوو لەبارەی ئەو کێشە و گرفتانەی کە هاوڵاتیان بە تایبەتی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی خۆراک ڕوبەڕوویان بێتەوە میوانەکەم باسی لەو ڕێگا چارانە کرد و ئەو چارەسەریانەی کە ئەوان هەنگاویان بۆ ناوە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی ئەو کێشانەی کە هەبوونە هی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت